ئەمە مەرحەلەی دوو سێتی بە 5 مەرحەلاتیە پەڕەت ئینجاوکە بێ بە سنی کامیلە هەر مەرحەلەیەکی چل گوڵەگەنم خەسارەکە ئێستا ئەمانە لە مەرحەلەی سیایە زۆری هەیە ئەمە دەرمان نەکراوە ئەمە هەمووی پێکوڕەکانە سونە کامیلەکە خۆی تەزاوجی کرد گەرای دانا ئەوان خۆیان بۆ خۆیان ئەمرن هەر بەبێ ئەوەی هیچ دەرمان و شتێکیان بکەی خۆیان بۆ خۆیان تەوا بن سوڕی ژیانیان تەوا بێت من لە ساڵێکە یەک نەوەی هەیە ئەم سونە نەکریا خراپشتەکەی نە وانشی تێ خۆی هاپیەوە دەمازە گەر هەر دەمانشی تا سوپاس بۆخوا بەهۆی ئەو کەشە لەبارەی ئەمساڵ بەهۆی دابارینی ڕێژەیەکی زۆر باش لە باران و دابەشبوونی بارانەکەش بە شێوازێکی زۆر باش ئەمساڵ خۆشبەختانە گەرمی جوتیاران لە ئاستی بەرهەمی گەرمی جوتیاران لە ئاستێکی زۆر باشایە و پێشبینی ئەەکەین ئینتاژی ئەمساڵ بەراورد بە 3 ساڵی ڕابردوو لە ئاستێکی زۆر بەرزترا بێت. ئەگەر بێت و سن مێرووی سن قەلاچۆ نەکرێت و ڕێژەیەکی زۆر بێت ئەبێتە هۆی ئەوەی کە گەرمێکی پوچ و بێکەڵک بەرهەم بێت کە کوالیتێکی زۆر نزمی هەیە و تەنانەت ناتوانرێت بۆ بڵێن ئارتیش بەکار بهێنرێت. کەوتۆتەوە سەر ڕێژەی سنەکە و بڵاوی سنەکە لە مەنتیقەکە ئەگەر لە هەر کێڵگەیەکە ڕێژەی سنەکە بە بەرچاوانی بڵاو بێتەوە ئەو کێڵگەی بە تەواوەتی خراپەکات. مێرووی سن ئەم مێرووە توانای ئەوەی هەیە گەنم لە گەنمیەکی زۆر باشەوە لە دەرەجە 1 دابەزێنە بۆ دەرەجە 2 و 3 و تاواشی لێ بکات نەتوانرێت بۆ مەبستی ئالیک بەکاربێنرێ بۆ حیواندار و ئەوانایە یعنی ئەگەر هات و مێرووی سن کاتێکە یای لە حەقڵێکی گەنم یاخود جۆ بە شێوەیەک دایدەبەزێنێکە ئەو گەنمە بە کەڵکی ئالیکی ژنێت چونکە مێرووی سن ئیفرازێ دەرەدا کاتێکە چوە لەسەر هەر دەنگە گەنمێکی خوارد ئیفرازێ دەرەدا بۆنێکی تیا دەرەجێ حیوان و ئانەش ناتوانن بەکاری بێنن بۆ خواردن. بە هاوکاری لەگەڵ براجوتیارەکانە ئەتوانرێ باشترین کات تەوقیدا بنرێت بۆ قەڵاچۆکردنی مێرووی سنەکان و ئاگادارکردنەوەیان لێ و حاڵەتی کەشمانەیە مێ ساڵانە لە سنووری بەڕێوەبەتی گشتی کوشتکاڵی هەڵەبجە ساڵانی پێشوو توانیمانە ڕێژەی پێویست قڕکە دابین بکرێ بۆ براجوتیارەکان و دابشکردن بەسەریانە بەبێ بەرامبەر یاخود بە تەنها بە سعرێکی ڕەمزی زۆر کەم کە ئەمەش هاوکار بووە بۆیان بۆ بە قەڵاچۆکردنی بەشێک لەو مێرووی سنەی کە ساڵانە زیانی گەورە لە کێڵگەکانی دانەوێڵ
ئێڵە بەجێڵێ و بەڵام بۆ ئەم ساڵ ئێمە لە ئێستاە بەهۆی هەندێک ڕۆتیناتەوە نەمانتوانیوە تا ئێستا قڕکەری پێویست دابین بکەین بەڵام لە ئێستا لە کڕینین ئیشاڵڵا بۆ ساڵی هاتێ قڕکەری تەواو لە بەردەستمانە بێ بۆ خلاصۆکردنی مێرووسن لە کێڵەکانی دانەوێڵ.